لە ئەخیرە ئەڵمەوێکە ئەوە بڵێم کە پارسەنگ بوونەوەی تاکو کۆمەڵکاری و کۆمەڵگە و پەروەردەبوونەوە و ڕەسەنکردنەوەی قیەم بە قۆناغی نا یەکەم جار نابۆ پارتی و نابۆ یەکێتی بەشدار مەبە لەگەڵیانە بڵێ ئەمە بنبەستێکە و تەواوگەیشتینە کۆتایی ئالیەتی پەرلەمان لە ناخی دڵی خۆتە ئەمە بڕیار بدە و مەیکە جارێککە دیسان فریود نەدەنەوە هەڵت خەڵەتێن وەڵام جارە گۆڕانکارێکی باشترەکرێت چونکە ئەوانە دوایەوەی گەیشتنەوە سەر سوڵتە تەنازولاتێک هەندێکەکەن لە سوڵتەش نا لە پارە هەندێک تەنازولاتەکەن لەوەی مافی خۆتت بدەنەوە بەڵام مافەکەی خۆشە دەکەن بەوەی کە منەتێکە بەسەر تاکەن مساومەت لەگەڵەکەنە بێتەوە لە مقابلا ببەخشی مەبەستم گۆڕانە ئیسلامیەکانە هەروە بۆیە هیوادارم بە برایەتی دینی کۆمەڵکاری خۆمان بە قووەترکەین بە وەعیەکی سیاسی بە زانستە شەرعەکان خۆمان بە قووەتکەینەوە سەر لە نوێ بگەڕێنەوە سەر ئەوەی کە ئیسلامیانی شیعە چۆن فەشەل بوون کە لە 2003وە حیزبی دەعوە ئەی بابەڕێەوە مەجبور بوون عادل عەبدولمەهدی دانێ بۆیە ئێستا دیسان لە کوردستانی ئێمەش ضەروریە گۆڕانکاریەکان کە ئەبێ ئەو خەڵکە وردە بگەڕێت سەر قیەمی خۆی یەکەم جار گۆڕانکاریەکان لە ناخی خۆتەوە دەست پێ بکە کە تۆ مەبە بە بەشێک لەم ئیدارە و دەوڵەتە لەم ئیداری میلیشیاییە لەم ئاڕاستی کۆمەڵگەیە خۆت بە مستەقیلی بپارێز وە تەسەوری ژەکەم کە گۆڕان و ئیسلامیەکان ئەگەرچی زۆریان نشستی هێناوە ینی بە قیاس لەسەر ئەوان بەڵێ ئێستا حجەی تایە کە بڵین بەڵێ گەر تەزویرەکان حساب بکرێت دەنجیەمان بەرزترە بێتەوە دەنجیەوان کەمترە بێتەوە گومان لەوەیانی بۆیە بێ حریص بن لەسەر ئەوەی ئیلغای ئەم نەتیجانە بە هەموو شێوەیەکە بێ بکرێت ئەگەر ئیلغا نەکرایەوە من ڕێگای قانونی خۆتانە ئەگەر ڕێگانە نەڕۆشت ئەمە چووە سەر من تەسەورەکەم بەشدار نەبوونی نەوەی نوێ و گۆڕان و ئیسلامیەکان لە ئیدارەی دەوڵەتی و لە پەرلەمانی لە پەرلەمان و لە حکوومەتە سەرکەوتنێکی گەورە سەر لە نوێ قەواعیدەکانتان بۆ ئەجێڕێتەوە کە ئێوە حریصن لەگەڵەوەی بژین و بمرن لەگەڵ شعبەکەتانە نەک لەگەڵ ئەو مافیانەیە زەربەی گەورەکە بەر یەکگرت و کەوتۆ کە لە ناو خۆیانە قەناعەتیان نەبوو لە قیاداتیان بەخوا قەسەم قەناعەتیان نەبوو من پەیوەندیم لەگەڵ هەندێکیانە هەر هەیەیان بوو ئەیوت ئەگەر چی یەکگرت و هیچ جۆرە اختیارێکی تری لە بەردەستانیە چونکە هیچی بۆ خۆی نهێشتۆ غەیری ئەو سندوق بەخوا یەک کورسیش بێنێ یەک کورسی غەیری انتخابات اختیارێکی تری نیە بەڵام ئیسلامیەکانی تر نابێ وابن کۆمەڵەوە تەبعاً وتومانە کە لەگەڵ ئێرانە ڕۆ بەرنامەی لەگەڵ ئێرانە و ئەوەش کە بیستومە ئەگەر ڕاست بێ و زۆرتر ڕوین بدوایە لە 115 دەنگەکانی کۆمەڵ لەو دەنگە تەزویرانەیە کە بۆیان دروست کرد بۆ پێشتان غەریب نەبێ شتێکیوە ئەگەر مناقاوەچی ئەو ئافرەتە تورکمانەی هەولێر لە دیانە سەوتی زۆری هێناوە و لە ڕانی و پشدەر سەوتی زۆری هێناوە یخۆ لێ تورکمانی لێنی خەڵک ناشی ناسێ پارتیەکان دەنجیان بۆ ئەودا بۆی ئەویش بێتە پێشەوە بڵێن نوێنەری تورکمانم هەتا پارتی بتوانن لە ناو ئەوانە بەهۆی ئەو پردەوە بگاتە ناو تورکمانەکان و تەفتیتیان کە هەروەکو کە یەکێتی والێ کرد بۆ کۆمەڵیش هەروەها ئەوتر ئەو لە 115 کۆمەڵیش حەقیش نەدە زۆر دڵخۆش بن بۆی کە کورسێکیان زیاتر هێناوە لێگرت و هەرچەندە بەداخەوە یعنی نەخۆشی دیندارێتی لە هەندێک کەسی ئیسلامیە وای لێ کردووە ئەو یەک کورسیە زیادەی کۆمەڵ کە لە گرتووی زۆرتر هێناوە بەقەدەر بردنەوەی هەموو شتێکیان پێخۆش لە بەڕووی نوشتیان بەسەر براکەیان هێناوە لە کاتێک ئەمانە ئەیانتوانی قائیمەیەک بن خەڵکیش دڵی پێخۆشە بوو سەوتیشان نەدرای ئێمەش ئەو کاتە وچە نەزەرێک ئەبوو کە بڵین ئاخر ناکرێت تەئیدیشیان نەکەین بۆیە هیوادارم خەڵکی مسلمانەکەمان لەسەر ئەو وەعیە بێ و بشزانن کە ئەم جۆرەشتە ژێر زەمینیانە زۆر لەم بابەتانە ئەکرێ و ئینشاءالله سادقیشم لەگەڵتانە ڕقیشم لە کەس نییە ناحەزی کەسیش نیم غەیری سوڵتە واتە پارتی وێچێتی ئەو کەسانش کە کوفری محاربن لە سوڵتە بن یا لە سوڵتە نەبن بۆیە هیوادارم بیر و هۆشمان هۆشیاریمان لە مەرحەلەی داهاتوو هەندە بە قووە دوێواژ نەزانن ئێران نابەزێنرێ تەواو ئێران ئەو هەموو ڕموزەی نەیەنای پێشەوە خامنەئی استقبالی نوری المالیکی نەکرد بۆی پیرۆزیکەوەی سەر لە نەبیێنێتە پێشەوە منافیسی عەبادی نەکەوت
وەرەقەی سوتاوە. پاشان هەموو تەسهیلاتێکیان بۆ هادی العامری نەکرد بۆی مووسڵ تەخت و تاراجی هەموو مووسڵ تێکدا بێتە پێشۆکو بەتەڵی سەرکەوتوو ڕئیسی حەشدی وەحشی هەر نەیتوانی بێتە پێش. خەزعەلی وەکو تووتکێکی خۆیان لە مناڵیەوە بە تیکەنانی خۆیان گەورە نابێ و پەروەردەیەکەن هەر نەبوو بەو شتە، هەر نەیانتوانی بێنە پێش، چونکە شعبەکە ئەو خەڵکە کە هاوارەکەن لەسەر جادەکەن هەڵن بسمی دینی باگۆنە، یعنی بە ناوی دینەوە دزیان لێکردین و ماشیانینەوە. ئەو خەڵکەشەکەوای لێ هاتووە ئەوەی بەسرە هجوم کەنە سەر ئەمریکاش هجوم کەنە سەر ئێرانیش کە لە ١٧ ئەو شارە ئاوی خواردنەوەیان نییە. ئێوە چ زەلیلی و چه فەزاحەتێکە ئیسلامی سیاسی لەوێ بردوێتێ پێش. بۆیە زۆر زەروریە نەیەڵین ئەمانە دیسان فەزاحەتەکان بەسەر ئیسلامەکەمانە بێ. ئیسلام زۆر لەوانیش گەورەتر. ئەوانە ئیسلامی سیاسی بە هەر سێباڵەکەیان نوێنەری لە 12 دیندارەکان ناکەن لە کوردستان. ئەجنا سەوتیان زۆرە هێنا، خەڵک بڕوای پێیان نییە، خەڵک وە بڕا ناکە کە ئەوانە مەشروع ئیسلامیان هەڵگرتو. هیوادارم بایەخ بە دینەکە بدەینەوە بە دینداری خۆمان، برایەتی دینیمان، خۆشەویستیمان، باوەڕبوونمان بە فرەدیدی بە کاری مزگەوتی ئێمە. هەر کەسە ئەهلی مزگەوتە برامان، سۆفیە، مەدخەلیە، جیهادیە، کۆمەڵە بزوتنەوە یەکگرتووە، نورچیە، گولەنە، هەر کەسێک کە هەیە هەمومان ڕۆکەین یەک قیبلە. باوەڕیشمان بەو برایەتیە دینی هەیە، باوەڕیشمان بەوە هەیە هەر کەسێک مرد لە ئەهلیە و مزگەوتە شوێن جەنازەکەی کەوی. ئەوە بچووکترین مافە لە سەرمان ئەدایکی. بەم ڕۆحیەتەوە بینەوە خەڵکی خۆمان پەروەردەکەین و مەشروع ئیسلامەکەمان بێنینە پێشەوە بیکەین بە بەدیلی ئەو توڕە هاتانەی کوردایەتی. پێشەم وتبوون ئەو کاتەکە گۆڕان دروست بوو لە 2008 تا بیرتانە خەمەوتم گۆڕان ئاخر عملیاتی کوردایەتی، غرفەی ئینعاشە بۆ کوردایەتی. ئەگەر بێت و گۆڕان شکست بێنە بەرامبەر ئەو گۆڕانکاریانە کوردایەتی هەڵناسێتەوە جارێکی. بۆیە ئەبێ ئێمە بەدیلەکە ئیسلامێکی وازح و ڕۆشن و سەریح بێنینە پێشەوە منجە منجیشی تیانەکەی. حاکمیەتی خوا دەسەڵاتی گەل. خوای گەورە یارمەتی دەری ئێمەش ئێوەش بێ، سەلامەت سەرکەوتومان کە بمان کە باداتی قەدەری خۆی بەسەر خستنی دینەکەی. هیوادارم ڕۆشن فکریمان زیاتر بێ و داواشم لەو ئەلمانیانە هەیە کە دراسی ئیسلامەکە باشتر بکەن. ئەو ئەلمانیانەی کە لەگەڵ سوڵتەنینە ژناوانی لەگەڵ سوڵتەن دراسی ئیسلام بکەن و نەکەن کە تێوەگلابن لەگەڵ دەوڵەتە لەگەڵ ئەو تاغوتانەیە ئەبێ خۆیان دانن کە ڕۆژە لە ڕۆژان محاکەماکرێن و هەرچی خواردویانە لیانە سندرێت و هەرچی مڵک و ماڵێکی کەوتۆتە دەستیان لیانە سندرێت و درەنگ یازوو ئەمانش بە قووەتر نابن، نە لە قەزافی، نە لە سەدام، نە لە عەلی عەبدوڵڵا ساڵح و تاغوتەکانی تر. خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.